بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان مندانە محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی ئەمڕۆ پێشکەشەکەم. خۆشەویستان هەڵبژاردن تەواو بوو. کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی بەرایی بڵاو کردوتەوە. 5 لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان و لەگەڵ ژمارەیەک لە کاندیدە سربەخۆکان گلی و گازەندیان هێ و دەڵێن ئەم ئەنجامە ئەنجامی دەنگەکانی ئێمە نیە و ناڕازین. بەڵام لە چەند ڕۆژی داهاتوودا کۆمیسیۆن ئەو تانانەی کە هەیە یەکلایەن دەکاتەوە و دوای ئەوە ئەنجامی کۆتایی ڕائەگەێنرێ. هەر کاتێک ئەنجامی کۆتایی ڕاگەێنرا بێگومان لە دوای ئەوەی کە دەستەی دادوەری ئەنجامەکان با بڵێن تەصدیق دەکات بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێت سەرۆکی هەرێم تا 10 ڕۆژ لە ماوەی 10 ڕۆژدا بانگێشتی پەرلەمانکە بۆ ئەوەی کۆ ببێتەوە. بێگومان ئێمە ئەم شەو قسە لەسەر ئەم بابەتە دەکەین. بزانین ئەم هەڵبژاردنەی کرا ئەو کورسیانی کە لایەنەکان وەریان گرتووەتەوە نەخشەی سیاسی لە نێو پەرلەمانی کوردستان دواتر لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەشکیلکردنی کابینەی دێم چۆن دەبێت؟ ئایا هەر بەڕاست پەرلەمان دەتوانێت کۆ ببێتەوە یان دەتوانێت حکوومەت پێک بهێنرێت؟ بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستانمان کردووە کە بەڕێزان بە سوپاسەوە لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندان. کاک عەبدولستار سڵاوی خوات لەبێت. با لەوە دەست پێ بکەم. کۆمەڵی دادگەری یەکێکە لەو لایەنانەی کە دەنگی بەرز کردوتەوە و دەڵێت ئەم ئەنجامەی هاتووە ئەو دەنگانەی هاتووە ئەو کورسیانی بەر ئێمە کەوتون ئەمە ژمارەی دەنگ و کورسی ڕاستەقینەی ئێمە نین، دەنگەکانمان دزراون. ئێوە چیتان کردو بۆی کە ئەم بابەتی کە باسی دەکەن بۆ کۆمیسیۆن و دەستەی دادوەری بسەلمێنن؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەتی خوای گەورە لە هەموو لایەک بێ کاکدانا و خۆشحاڵم بە دیداری بەڕێستان و بە دیداری بینارێنانی بەڕێز و خۆشەویست. وەڵام دەمەوێت لێرەوە جارێکی کە سوپاس و پێزانینی خۆمان یعنی وەکو کۆمەڵ و وەکو لیژنەی هەڵبژاردن بۆ هەموو هەر چوار بازنەکەی هەرێمی کوردستان سوپاس و پێزانینمان و دەستخۆشیمان ئاراستەی کادیران و لایەنگران و دەنگدەرانی کۆمەڵی دادگەری بکەمەوە. دووبارە سوپاسیان بکەینەوە، چونکە بەڕاستی بەبێ مجامەلە کادیران و ئەندامان و دەنگدەرانی کۆمەڵی دادگەری ئەم جارە زۆر بە گەرمگوڕی بەشداری هەڵبژاردنیا کرد. ئەو گەرموگوڕیە جێگەی تەقدیرە و بەڕاستی سەرکردایەتی کۆمەڵی دڵخۆش کردووە و ئومێدێکی زیاتری بە کار و پرۆژەی کۆمەڵی دادگەری بەخشیوە کە لە داهاتوودا گەرموگوڕتر بێ و سوور بێ لەسەر ئەوەی کە مافی ئەو دەنگدەرانەی نەفەوتێ وەجێی خۆی بگرێ. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان، ئێمە وەکو کۆمەڵی دادگەری جارێ ڕامانگەیاندووە کە ئێمە ئەو ئەنجامانە ڕەت دەکەینەوە لەبەرەوەی بەڕاستی ئەو دەنگە دەنجی کۆمەڵی دادگەری نییە، دەنجی ڕاستەقینەی ئێمە نییە، هەر وەک چۆن دەنجی ڕاستەقینەی لایەنەکانی دەسەڵاتیش نییە. ئێمە پێمان وایە ئەوە بۆ پێی هێندێ زانیاریش کە لە بەردەستدا هەیە بۆ کاتی خۆی و لە کاتی سکاڵاکردن و تۆمارکردنی سکاڵاکان دەخرێتە ڕوو کە بە شێوەیەک دیزاینی بۆ کراوە کە ئەم شێوە بێ ئەوەی ئێستا کە ڕووی داوە. بۆیە ئێمە هەموو لا دڵنیا دەکەینەوە لەسەر جێڕانەوەی دەنجی دەنگدەرانمان مافەکانیان و ئەو متمانیان کە بە ئێمە بەخشیوە و ئەو گەرموگوڕی کە هەیان بووە لەسەری دەچین و ئینشاءڵڵا ئەو مافانە وەردەگرینەوە. سەبارەت بە دیزاین یا با بڵێم نەخشەی ناو پەرلەمان، ئەم پێم وایە نەخشەی ناو پەرلەمان گۆڕاوە تەواو کۆتایی پێ هاتووە. بەڵام ئێمە چاومان لەوە بوو نەخشەی ناو پەرلەمان زیاتر بگۆڕێ بە شێوەیەکی
ڕیشەی تر بەڕاستی گۆڕانی بەسەدا بێ ئەویش ئەوەیە ئەو دەسەڵاتەی کە 32 ساڵە خەڵکیان تووشی نەهامەتی و گرفتاری و هەرچی تاڵا و هەرچی ناخۆشی هەیە بە قورجی خەڵکیاندا کردووە بە هەردووکیشانەوە خەڵک تۆڵیان لێ بکاتەوە نەتوانین زۆری نەبن لە پەرلەمان بەڵام ئەمە نەهاتە دی بەداخەوە بەڵام ئەوەی دیکان ینی کە پێشترش ئێمە ڕامانگەیان بوو من لە چەند دیمانە و وتەیە کە هەمان بۆ لە هەڵبژاردنەکان لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە کاتی بانگەشەدا ئەمن دووپاتم کردەوە کە من دڵنیام کە پەرلەمان دەبێتە پەرلەمانی خەڵک بەو مانایی پەرلەمانێک دەبێ ئەم جارە هیچ هێزێک لە هێزەکانی دەسەڵات بە تاقی تەنیا ناتوانێت زۆری نەبێ باش پێشەوەی ئەوەی کە باشی نەزانێت لە ڕێ لێ بگرێ پێشەوەی بینە سەر ئەوە بەڵێ ئەوە من وەڵامی خۆم دەستکەوت سەبارەت بە پرسیارەکەی کە کردم بەڵام تەمەن لە عێراق هەر کاتێک دادگای باڵای فیدراڵی ئەنجامەکانی پەسەند کرد ئەوانەی ناویان دەرچووە ئۆتۆماتیکی پێویست بە سوێن خواردن ناکە دەبنە پەرلەمانتار بەس لە هەرێم وانە کاتێک نەتائیج ڕاگەێنرێ سەرۆکی هەرێم لە ماوەی 10 ڕۆژە بانگێشتی کۆبوونەوە کات لە یەکەم کۆبوونەوەیە کە بەتەمەنترین پەرلەمانتار کە ئێستا لە نەوەی نوێیە کۆبوونەوەکە دەست پێکات و ئەندامان سوێن دەخۆن ئەنجابنە پەرلەمانتار جارە با من بپرسم لە دوای ئەوەی کە کۆمسیۆن ئەنجامەکان ڕاگەێنرێت لە ماوەی ئەو 10 ڕۆژەدا بە بڕوای تۆ سەرۆکایەتی هەرێم بانگێشتی پەرلەمانەکە بۆ کۆبوونەوەی یەکەم کاکدانە ئەوە مادەیەکی پەیڕەویە لە پەیڕەوی نێوخۆی پەرلەماندا هاتووە کە دوای پەسەندکردنی ئەنجامەکان سەرۆکی هەرێم داوا لە ینی پەرلەمانتارە دەرچووەکان واتە پەرلەمانی تازە دەکا کە لە ماوەی 10 ڕۆژدا کۆبنەوە بۆ ئەوەی کە یەکەم نەک یەکەم سەرۆکی کاتی پەرلەمان سوێندی یاسایی دەخوا لە بەردەم چێ لە بەردەم بەڕێوەبەری گشتی دیوانی پەرلەمان ینی ئەو تەکلیفی لێ دەکا و دواتر دیارە ئەوانی کەش لە بەردەم ئەم سەرۆکە کاتیە سوێندی یاسایی دەخۆن و ئەوە ینی پەرلەمانی کوردستان کۆبووە بەڵام بابەتەکە ئەمە نییە کاگێ ئەمن ویستم ئەو بابەتەی کە پێشتر تەوا کۆنچکو بەلامەوە گرنگە ئەزانم دێمە سەری بۆچی ئەمە پێمان ببوورە قەناعەتت وایە ینی چونکە خۆ دەزانی ئەم دانیشتنەکە ئەکرێ دەبێت دوای ئەوە دەستۆی سەرۆکایەتی هەڵبژێرێت ئەوەش پەیوەندی بە حکوومەتەوەی پێ دوایە لە ماوەی ئەم 10 ڕۆژەدا ئەکریاننا ئەگەر نەکرا چییە بێ ئەمن پێم وایە ئەم جارە هەم پێکهێنانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان قورس دەبێ و هەم پێکهێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەم قورس دەبێ بەڵێ ئەوەی پەرلەمان ڕەنگە ئاسانتر بێت چونکە هەر چۆنێکی بێ لەوانەیە پەرلەمانی کوردستان ئەو کاتەی دەرگای خۆپاڵاوتن دەکاتەوە بۆ سەرۆکی پەرلەمان و بۆ دوو جێگرەکەی سەرۆکی پەرلەمان لەوانەیە بەپێی دەنگدان ئەو کاتەی 3 کەس دەربچن بۆ سەرۆکایەتی پەرلەمان هەر وەک لە خولی ڕابردوو بینیمان ئێمە یعنی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە بەپێی ڕێککەوتنی نێوان پارتی و یەکێتی سەرۆکی پەرلەمان درابوو بە یەکێتی بەڵام یەکێتی نەیویست ینی دەیگوت ئەمە سەرۆکی پەرلەمانمان ناوێت و داوە شتیکەی دەکرد پێم وایە ئەو کاتەی برادەرانی پارتی سەرۆکی پەرلەمانیان دانا بەڵام ئەو کات پارتی ینی زۆرینەی مطلقی هەبوو واتە نیو زائیدیەکی هەبوو لە پەرلەمان بەبێ یەکێتی یا بەبێ هەر لایەنیشکە دەیتوانی هەر بڕیارێک بێوێ هەر پرۆژە یاسایەک بێوێت تێپەڕێنێ بڕیارەندا سەرۆکی پەرلەمانیان دانا ئەو کاتەوە کە هەمومان دەزانین دوای کە یەکێتی قەنەعەتی کرد و هاتەوە ناو پرۆسەکە ئەوە بوو کە ئەو سەرۆکی پەرلەمانی کە دانرا بوو دەستی لە کاتێشایە و سەرۆکی پەرلەمانی دیکە کە لە پشکی یەکێتی بوو دانرا مەبەستم ئەوەیە ڕەنگە ئەندازەیەک ئاسانتر بێ ئێمە بەستم بۆ پەرلەمان ینی دەکرێتە دەنگدان و خەڵک خۆی ینی مافیەوە هەیە خۆی بپاڵێوێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان و دەنگدان دەکرێت لەوانەیە دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرێ باش کەواتە بەپی ئەم دەرئەنجامانە یان ئەم نەتیجانەی کە ئێستا هەن سەرەتاین بەراین ئەگەر نەخشەکە نەگۆڕا ئەو لایەنانەی دەڵێن دزیمان لێکراوە دەنگەکانمان دزراوە هیچ شیوان نەگۆڕا و بەم شێوازە بوو بەتایبەت ینی کۆمەڵ و بەرەی گەل و هەڵوێست و یەکگرتوو کە نزیک بە 16 کورسیان هەیە
لەو لاشەونەوەی نوێ 15-16 کورسیە ئەمە 31-32 کورسیەکە. ئایا بە بڕای تۆ ئەمانە دەچنە نێو هۆڵی پەرلەمان بەشداری لە پەرلەمان دەکەن یان قسەی دیکەیانە بێت؟ من زارە پێم وایە ئەوە ئەم قۆناغە ماوە، ینی کە لایەنەکان بڕیار بدەن کە ئادەسەنی هۆڵی پەرلەمانیان ناسنی هۆڵی پەرلەمان، ڕەنگە ئەوش لایەنێک بۆ لایەنشکە جیاوازی هەبێ لە بڕیاردان لەم بابەتە و ئەوانە. بەڵام قۆناغی ئێستای ئێمە ئەوەیە، ئێمە ئەنجامەکانمان ڕەت کردوتەوە. ئێستا ئێمە تیمی ئێمە خەریج کۆکردنەوەی ئەو بەڵگەنامانن کە بەزەقی دەرکەوتووە کە ساختەکاری کراوە و دەنجی کۆمەڵی دادگەری کەم کراوەتەوە و ئەوە دەنجی کۆمەڵی دادگەری نییە، بە بەڵگەش ئێمە لەلامانە و لە کاتی خۆیدا دیارە ئێمە ئەو بەڵگانە دەدەین بە ئەو سکاڵانە بۆ کۆمیسیۆن دەنێرین و بەڕاستی سکاڵی خۆمان تۆمار دەکەین. ئەمە دەمێنێت و بەڕاستی دوای ئەم قۆناغە، ینی قۆناغی ئێمە بە دوای ئەوەی کە دەنگە ڕاستەقینەکەی خۆمان بێنینەوە و بۆ هەموو دنیا بیسەرمێن کە ئەم هەڵبژاردنە سەختەکاری تێدا کراوە و دەنجی ئێمە فەوتێنراوە. بەڵام ئەوەی دیکە دەکەوێتە دوای ئەم قۆناغە، ئایا ئێمە ینی دەگەین بەچی لەم قەزێدا وەکو کۆمەڵی دادگەری دەڵێم، چونکە هەر حزب و هەر پێکاتێشی کە ئەمە بەسم لیستێکە کە هەبووە لە ئەم هەڵبژاردنە، ینی بۆچوونی خۆی هەیە ڕەنگە قەناعەتی خۆیان هەبێ بۆ ئەم بابەتە ئایا چی بڕیار دەدەن دوای ئەم پرۆسەیە. بەڵام ئێستا ئێمە ئەو لایەنەکە باست کرد، هەمومان ئەو ئەنجامان ڕەت کردوتەوە کە پێمان وایە دەستکاری ئەو ئەنجامانە کراوە. ئەمە قۆناغی یەکەمە، چونکە ئێمە بەڕاستی لە بەرامبەر دەنگدەرانی خۆمان بەرپرسیارین. ئێستا بە هەموو خەڵکی ئێمە گوێ لێبێت دەنگدەرانی ئێمە خۆمان بە بەرپرسیار دەزانین و هەموو هەوڵێکی دەدەین، هەموو هەوڵێکی یاسایی و هەوڵی سیاسی دەدەین بۆ ئەوەی کە ینی دەنجی ڕاستەقینی خۆمان بێنینەوە ئێمە، چونکە ئەم بابەتە بەڕاستی بابەتێکی گرنگ و گەورەیە، پەیوەندی بە وەکو باسم کرد ئەمانەتێکەوە هەیە کە خستوانەتە ینی ئەستۆی ئێمە و ئێمە هەڵبژاردنیشکەمان لە پێشەکە هەڵبژاردننی عێراق لە 2025 بۆیە دەبێت ئێمە ئەو متمانەی بژێڕینەوە بۆ خەڵکی جەماوەر کە بەڵێ ئێمە بەرگیری دەنگەکانیان دەکەین، بەڵێ ئێمە بەڕاستی هەرچی پێویست بێ بۆ جێرانی ئەم متمانەیە و ئەو ئەمانەتێک کە خستوانەتە ئەستۆی ئێمە دەیپارێزین و مامەڵی دروست لەگەڵ ئەم هەڵوێستیان دەکەین. بە حەقیقەت ئێمە خیانەت لە خەڵکی خۆمان ناکەین، لە دەنگدەری خۆمان ناکەین، لە هاوڵاتیانی خۆمان ناکەین. ئێمە ئەو قەزیە ینی گەورەتر لەوەی پاشان ئێمە پێمان وایە ئەمە ینی دیزاینێک کراوە کە تا بەڕاستی با چاکتر بۆ خەڵک ڕوون بێتەوە کە ئێمە بزانین بە بەڵگەکانی خۆمان کە سەلمانمان وە کە لە دادگا بردمانەوە ئەو کاتێ بەڕاستی دەیخینە ڕوو تەبان ئێمە ینی چی کراوە لەو ڕۆوە، ینی ئەو قەزیە ئێمە ینی لێ بێدەنگ نابین و لەسەریشی دەچین هەتا ئەو شوێنەی بەڕاستی ئێمە بتوانین ینی دەنگێکیش کە بە ئێمە سپێدرابی بیژێڕنەوە بۆ کۆمەڵی دادگەری و متمانە بۆ ئەو کەسە بژێڕینەوە کە سبەی نەکەر خۆی دەنگمان پێ بداتەوە بەڵکو کاریشمان بۆ کە کە دەنگ بە کۆمەڵی دادگەری بدرێتەوە. باشە، وەکو گریمانە کاک عەبدولستار ئەگەر هاتوو ئەم سکاڵانەی لایەنەکان سوودێکی ئەو تۆی نەبوو ئەم دەنگانە نەگەڕێنرایەوە، ئەنی بەشێک لە خەڵکی لێرە و لەوێ دەنووسن دەبێت ئەم لایەنانە بۆ جارێکیش بێت لەگەڵ دەنگدەرانی خۆیانە ڕاستگۆ بن بڵن مادەم ئەم پەرلەمانە بە تەزویر و ساختەکاری دروست بووە دەنگی ئێمە دسراوە ئێمە ناچینە پەرلەمانێکی لەو شێوازەوە. قسەی تۆ وەکو کەسێکی سیاسی چییە بۆ ئەمانە؟ ئەم بابەتە وەکو باسم کرد ئەنی قۆناغی دووەمە کە تاوتێ بکرێەوە قسە لێسە بکرێ. ئێمە خۆ دەزانی وەکو کۆمەڵ سەرکردایەتیمان هەیە، ئەین سەرکردایەتی دەسەڵاتی ئەوەی هەیە یا کۆبوونەوەی گشتی دەسەڵاتی ئەوە هەیە بڕیار بدا کە ئێمە بایکۆتی ئەم پەرلەمان دەکەین یا بایکۆتی ناکەین، چۆن مامەڵی لەگەڵ دەکەین. بەڕاستی ئەوە ینی دەسەڵاتی کەسێک حتا مەکتەبی سیاسیش نیە، ئەوە دەبێت بگەڕن بۆ سەرکردایەتی کۆمەڵی دادگەری. تەبان بەڵام ئەم پرۆسەیە بەبەستم ینی مقاتعکردنی پەرلەمان حقەتەن ئەمە بابەتێکی ئالۆزە، ینی ئایا چەند لەم خۆناغەدا لەم هەرمەرزەدا مەسەلەن لە بەرژەوەندی کۆمەڵە لە بەرژەوەندی حیزبەکانی کەیە و ئێمە بەم هەنگاوەمان ئەگەر هاتنی سەر ئەم بڕیارەمان ئێمە چیمان دەست دەکەوێت و چی تحقیق دەکەین
چکە پرۆسێکی فراوانە، پرۆسی سیاسیە، پرۆسەیەکی پەیوەندی بە حکومڕانیەوە هەیە، پەیوەندی بە خەڵکەوە هەیە، پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە، پەیوەندی بە 4 ساڵی ئایندەوە هەیە. ئەو ینی ئەوانەی کە گەسبینێ نەچنە پەرلەمان، ینی پرۆژەمان چی دەبێ، ئێمە ئەگەر هەر ئێمە بینان هەمومان بین بەیەکەوە چی دەکەین. حقیقەتەن ئەمە کۆمەڵی بابەتەم پێمە پێویستی بە وردەکاری و تاوتوێکردن و لێکدانەوەی هەموو ڕوەکانەوە هەیە. لە کۆتاییدا کۆمەڵ بڕیاری خۆی دا کە بە هەر بارێکی بێ ئێمە پرەنسیپی ئێمە زۆری نییە بەڕاستی لەم بابەتانە، هەر بڕیارێک بێ ئێمە هەموو لە کاری سەر دەکەین و بە ئاراستەی جێبەجێکردنی بڕیارەکە کار دەکەین. باشە، ئێوە بەعام هەموو ئەو لایەنانی دەرەوە یەکێتی و پارتی ینی لەسەر زاری سەرکردەی کەسی یەکەم و لە مەکتەب سیاسی و مەکتەبی هەڵبژاردن و هەموو ئەندامانەوە زۆر باس لەوە کرا کە ئەم هەڵبژاردنە زۆر نەوعیە بێت، ناوی دووبارە و مردوو نازانم خەڵکی دیکەیتیانی و هەڵبژاردنێکی پاک ئەبێ و تەنانەت دوایی لە خەڵک کرد لە 1970 دەنگدەران چوونە سەر سندوقەکانی دەنگدان کە لە هیچ هەڵبژاردنێکە ڕێژێکی لەم شێوازە زۆر نەڕۆشتووە. ئەی لە کوایە بوو گرفتەکە کاک عەبدولستار؟ کاکدانە ئێمە دوو قسەمان کردو لە ڕابردوو، با بەبیر هەموو لایەکی بێنمەوە. یەکێکیان ئێمە کە داوامان کردو خەڵک بەشداری بکە، بۆ ئەومان بووە وتمان ئێمە دەمانێت ئەم پەرلەمانە بکەین بە پەرلەمانی خەڵک، کە سەرەتا باس کرد کە دەینەوە سەری گوتت ئەم پەرلەمان چۆن دەبێتە پەرلەمانی خەڵک، کە ئێستا پێویست ئەم ڕوونکردن ئەلێرەدا بدەم کە لە ڕابردوودا بەڕاستی پەرلەمانی دوو حزب بووە و ئەم دوو حزبە چۆنیان ویست بێ وایان کردووە، زۆرینەیەکیان هەبووە، هەر حزبێک بە تەنیا زۆرینەی هەبووە، یعنی چۆنیان ویست بێ گوایان کردو. تەبان هەر پرۆژە یاسایەک بە پەسەندیان زانی بێ ئیخوایان بوو بێ بەبێ 1 و 2 سێر لە هۆڵی پەرلەمان بە زۆرینەتیان پەڕاندووە. پێشتر لە سەرۆکایەتی پەرلەمانەکە یعنی خستویانەتە بەرنامەکاری پەرلەمانەوە، لە پەرلەمانیشەوە بە زۆرینەتیان پەڕاندووە. هەر پرۆژەیەکی کە هەر پرۆژە بریارێکی کە پرۆژە یاسایەکی کە لە قازانجی خەڵکیش بوو بێ و گرنگیش بوو بێ و پەیوەندی بە ژیانی خەڵکیشەوە هەبوو بێ کە بە باشە نەزانی بێ، لەبەرەوەی کە ئی ئۆپۆزیسیۆنە، لەبەرەوەی کە دەستکەوتەکە دەبێتە دەستکەوتی فراکسیۆنێکی کە ئەوانە هەر نەک لە هۆڵی پەرلەمان دەنجیان پێ نەداوە، هەر لە سەرۆکایەتی پەرلەمانەکە ناخستە بەرنامەکاری پەرلەمانی کوردستانەوە. یعنی بۆ نمونە کۆمەڵ 41 پرۆژە یاسای هەبووە، یعنی چەند پرۆژەیەکی کە بە 50 دەست دەژمێردرێ سەرۆکایەتەکە موافقەی کرد بێتە هۆڵی پەرلەمان، ئەویش بەدرەنگەوە کە هێندێکیان خوێندنەوەی یەکەمی بۆ کرا، هێندێکیان خوێندنەوەی دووم بکرا، هێندێک هەر بۆی نەکرا. بۆیە ئەم جارە ئەم بابیان مرد، ئەمە کۆتایی پێ هاتووە. یعنی فراکسیۆنی پارتی کە 39 ئێستا بابلێن ئەنجامی کۆتایی نییە کە پێشتر زۆرینیان هەبووە، یعنی یا بڵێن یەکێتی بتوانێت سبێنێ کە خەڵکش کرد ڕەگەڵ خۆی خا، ئەمە زۆرینیان نەماوە بەڕاستی. یعنی ئەوانیش وەکو ئێمە هەر زۆرینە ئێستاش دەبێت داوا لە فراکسیۆنەکانی کە بکەن، لە هۆڵی پەرلەمان داوا بکەن کە دەنگ بە پرۆژە یاساکەیان بدرێ. کەواتە ئەمە داوامان لە خەڵک کرد کە کاکە بابین ئەمە جێبەجێ بێ، ئێمە سوپاس بۆ خوا کاکدانا ئەم جارە ئەو جێبەجێ بوو. یعنی کاتی کە باسمان دەکرد کاکە ئەمە دەمانەوێت ئەم زۆرینە نمێنێ کە ئەم زۆرینەی بەڕاستی ینی ستەمی کردووە، زوڵمی کردووە بە حەقیقەت لە لایەنەکان لە فراکسیۆنەکان. ئەمە کۆتایی پێات، ئەمە یەک. قۆناغی دومان ئێمە کاکدانا ئێمە گوتمانە بە خەڵک هەتا ئەو کاتی هەڵبژاردن بووە، با خەڵک تەماشای لێدوانەکان و وتەکانی ئێمە بکاتەوە بە سەرۆکی کۆمەڵەوە بە ئەندامانی مەکتەبی سیاسیەوە. کاکە ئێمە گوتمانە تا ئەو کاتی ئێمە ینی هەز ناکەین ئەداتی تەزویر و ساختەکاری بەدەست لایەنەکان و مابێ. بەڵام ئایا ئێستا ئەم ساختەکاریە ئەم لایەنانی هەریم کردویانە یان فراوانتر لەوە، ینی ئەم ساختەکاری ئیقلیمی دەولیە بەڕاستی ئمە بدای ئەو قزەوەین کاگێدانە من نامێت لێرە زیاتر لەمە بڵێم، ڕەنگە لەوە فراوانتر بێ بەڕاستی، ینی ساختەکاریەکە و دیزاینکردنەکە و ئەو پیلانە ڕەنگە فراوانتر و گەورەتر بێ لە ناوخۆشمانەوە. باوە بۆ کاتی خۆی بمێنێت تا ئێمە دەیسەلمێنی کە بووە، بەڵام ئەوە مانای ئەوە نی ئێمە خەڵک بێ ئومێدکەین، نەخێر، ئێمە ئومێد بە خەڵک دەبەخشین بەوەی کە بەدوای دەنگەکانیان دەکەوین، بەوەی کە بەڕاستی ئێمە بێهەڵوێز نەبووینەوە بێهەڵوێزیش نابین. بەڵام ئەوەی قەدیممان کۆمنان گوتمانە کاکە ئێمە تا ئەم کاتە هەز ناکەین ئەداتی ساختەکردنیان بەدەستەوە بێ کە ساختەکاری بکەن و دەنجی خەڵک بەفیڕۆ بدەن. بەڵێ بەس کاک عەبدولستار ئێستش ئەوەی خاڵی یەکەم باست کرد، ئێستش یەکێتی و پارتی زۆرینەن 39 بە 23 پێنجی کۆتاکان کە لەسەر ئەوان حسابە نزیکی 67 پەرلەمانتاریان هەیە، ئێستش هەر زۆرینن کەواتە هەرچێکیان بێ بەبێ ئێوە توانن. کاکدانا ئێمە کاتی خۆی تەماشا من دووشتمان گوت
گوتمان یەکەمیان ئەوە کە ئاواتی ئێمەیە ئەوە ینی ئامانجە گەورەکەیە کە بە هەردووکیشان نەتوان زۆرینە پێک بێنن بەوە کە خەڵک بێن دەنگ بدەن بەڵام دەنگ بەوان نەدەن یعنی ئێمە لە بانگەشەی هەڵبژاردن ئەومان ئاماژە پێ کردووە ئەمە ئامانجی گەورە بووە ئەمە ئامانجی سەرچوو یەکەممان بووە ئەگەر ئەمەش نێتە دی کە ئێمە ینی هیچ هێزێک نەتوانێت ببێتە زۆرینە بە تاقی تەنیا ئەوەش هەر ئامانجێکە ئەم ئامانجەی دوم هاتوتە دی بەڵام بەداخەوە ئەوەی یەکەم ناتە دی جا چ لەبەر ساختەکاری و بێ چ لەبەر بەڕاستی خەڵکێکیکە کە ماوەتەوە دەنجی نەداوە یا دەنگەکانی پوستەر بووە کاکە دەنجی پوستەریش زۆر بووە کاک دانا کاکە لەم هەولێرە بۆ بزانیارید 76,000 دەنجی پوستەر هەیە یعنی ئەمە بەڕاستی ئەم جیهازانە پوستەریان کردوێتەوە یا خەڵکێکی ناڕازی کە سوە دەنجی داوەتە من لەجاهی دوو سێ و چوار و پێنج داوە لە خەفەتان بەڕاستی من نازانم ینی چۆن بووە بە هەر حاڵ یعنی ئەوەی کە حساب کراوە نزیکی 76,000 دەنجی پوستەر ئەم پێمە ئەم 76,000 ئەگە بۆ منە بدرا بە ئەولانەیە کە ناڕازین ئۆپۆزیسیۆن بوون و لە خزمەت خەڵک بوون هەڵوێستیان هەبووە ئەم پێمە بارودۆخەکە زیاتر دەگۆڕالەوەی کە ئێستا گۆڕاوە باش بابینە سەر دوای پەرلەمان کاک عەبدولستار پێگەنانی کابینەی دێمی حکوومەت لە نێوان بێگومان پەرلەمان لیستی براوەکە لیستی پارتی دیموکراتی کوردستانە کە زۆرینەی دەنگی هێناوە ئەو ڕاست بێرێت بەپی ئەو با بڵین تەوقیتاتە دەستوریانەی کە هەیە پێتان وایە بە ئاسانی لە نێوان پارتی و یەکێتی ئەم جارە ئەم کابینەیە پێک بێت و ئەگەر ئەمە زۆر درێژەی کێشا ینی لێرەدا ڕۆڵی لایەنەکانی تیکە و بۆ ئەوەی کە بچنە دادگا شکات بکەن لەوەی کە حکومت پێک نایە هەرێمی کوردستان ئەمە چۆن نەبینیت؟ من پێم وایە ئەم جارەی پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەت هەرێمی کوردستان زۆر سەخت دەبێ و بەڕاستی کۆسپ و کێشەی گەورەی هەیە چین کێشەی گەورە و کۆسپی گەورەی ئەوەیە کە ئێمە یەکەم ئەوەیە ئەو لایەنانەی کە ناڕازی ئۆپۆزیسیۆنین هەمومان ئەو ئەنجامی هەڵبژاردنمان ڕەت کردوێتەوە باش یعنی ئەمە خۆی کێشەیەکی گەورەیە دەبێ ئەو دوو لایەنەی دەسەڵات بەڕاستی بێنە ژێربار بێن ئەم باردۆخە چاکەنەوە کەیفی خۆیان نەتوانین چاک دەکەنەوە منەوە ینی پامێکی گچکەیە ینی بەڕاستی ینی قسەیەکی گچکەیە فڕەمدا مەزیز ینی چۆنیان تێکداوە چۆنیان گۆڕیوە چۆنیان دیزاین کردووە خۆیان دەزانن بەڵام گرنگ ئەوە ئێمە وەکو کۆمەڵ 100% دڵنیاین ینی 100 میلیۆن دڵنیان ئەو دەنجی ئێمە نییە بە خۆشیان دەزانن بڕواکە خۆشیان ئاماژەیان پێکردووە هێندێکیان لەو لایەنانە لە هەردوو لایەن تەبەن گوتیان ئەو دەنجی کۆمەڵ نییە ئەی کاکە مەسەن ئەو دەنگە ینی چی لە هاتووە ئێمە خۆ دەبێت دیار بزانین لە لای پارتی لە لای یەکێتیە بۆ خەڵکیان لە لایەوەی نوێیە دەبێت خۆ دیار بکاکە بۆ چێت ئەم دەنگە چونکە ئەمە دڵنیاین 100% ئەوە دەنجی ئێمە نییە کەواتە هەنگاوی یەکەم لە بەردەم ئەم دوو حزبی دەسەڵات یا ئەوەی ئەگەر پیلانێکی ینی ئیقلیمی بوو بێ دەبێت بەڕاستی ئەم باردۆخە چاکەنەوە ئەمە گرنگترین کۆسپە لە بەردەم پێکهێنانی کابینە و لە بەردەم ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستان قۆناغی دوم ئەو دیارە خۆیانن حەقەتەن دیارە ئەم دوو هێزن کە ینی زۆرینیان هەیە هەردووچیان ئایا لەسەر دابەشکردنی پۆست و پلەکان ئایا لەسەر شوێنوازی حکومڕانیکردن ڕێک دەکەون ڕێن ئەو پەیوەندی بخوانێ بەڕاستی من هیچ پەیوەندیمان باوانەوە نییە ئێمە لە قۆناغیدا ئێستا باسی خۆمانە باسی مافەکانی خۆمانە خۆیان دەزانیانی بەڕاستی چی دەکەن چی ناکەن ئەوە پەیوەندی بخۆیانەوە هەیە بەلاشمانەوە گرنگ نیە بەڕاستی ئەوەی کە بەلامانەوە گرنگە ئێمە ئێستا خۆمان و دەنگدەرانی خۆمان و جێڕانی متمانێ بۆ خەڵک بۆ ئەوەی هەڵبژاردنیشکە بێتە پێشەوە بە گرم و گورتر بەشداری بکەین متمانێ زیاتر بە کۆمەڵ ببەخشن و بەلایەنەکانی کەش ئێمە ئێستا لەم قۆناغە دێن بەڵام دڵنیام کە پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەت هەرێمی کوردستان کۆسپ بوو لەمپەری زۆر گەورەی لە پێشەوە پێکهێنانی زۆر سەختە باش جا من لەسەر پێگەنانەکە پرسیارێکی دیکە ژەکەم بەڵام جارە با لەسەر ئەوە بۆستم ئەم دیزانی باسەکرێت کاک عەبدولستارکە زۆر جار گوێبیستی ئەم وشانە ئەبێ بە هەند وەرگیرن ئیقلیمی و نێودوڵەتی ینی کە باسی ئیقلیمیەکرێ ینی وڵاتانی دەوروبەر کە باسی نێودوڵەتیەکرێ واتە لە دەرەوەی ئەمانیش ینی ئەوروپا و ئەمریکاش تەنانەت دەستیان هەبووە ئێوە ینی تەسەورەکەن لە ناو عێراقا ئەم دەستکاریە کرابێ یا لە تاران و ئەنقەرە کرابێ یان لە ئەوروپا و ئەمریکاش کرابێت
خۆی هەر سونێکی کرابێ ئەم پێم وایە ئەو وڵاتانەی دەوروبەر کۆماری ئیسلامی ئێران کۆماری تورکیا و عێراق بە مبارەکبایی وڵاتانی زلهێز کراوە بەڵام ئێمە جارێ ئێمە ناتوانین بەڕاستی یەکێک لە وڵاتانە بۆ نمونە تۆمەتبار بکەین بەوەی کە ئەو کارەکەی کردووە تا تو بەڕاستی بەڵگەی یاسایی و شەرعیمان بەدەستەوە نەبێ پێندە زانیاریمان هەیە ئایا ئەم زانیارانە دوایی بەچی پژاز دەبنەوە ئێمە دوای ئەو سکاڵایانە و دوای بە دوواداچوون بۆ ئەم سکاڵایانەمان بزانین ئەنجامەکانی چی دەبێ ئەوە بەڕاستی هێندەشت ڕوون دەکاتەوە دەردەخا باشە کاوسا بەڵام ئەوەی کە بەڵێ ئەگەر هاتوو ئەم سکاڵانەی ئێوە دەرچوو کە وایە و دادگا دانی پێدانا من ئەمەوێ ئەوە بزانە ینی بینەریش ئەوە بزانەیە ئایا دەنگەکان ئەگەڕێنەوە بۆ ئەوانی دەنگیان لێ دزراوە یان ئەگەری دووبارەکردنەوەی هەڵبژاردن چکە لە هەندێک وڵات کاتێک دەرەکەوێت هەڵبژاردن گرفتی هەبوو یا لایەنەکان ناڕازین گەڕێکی دیکەی هەڵبژاردن بەڕێوە ئەچێت کامیان ئەگەری ینی بۆکو بڵی لە پێشینەیە ڕوو بدات لە خۆی ئەوە دوو بەشە پەیوەندی ینی دوو لە قیلێ دەبێت یەکێکیان ئەگەر دەرکەوت کە ئەوە ساختەکارێکی زۆر گەورە کرا و ئەو لایەنانە کە سەرچین لە هەرێمی کوردستان کە دەنجی زۆریان هێناوە ساختەکاری زۆریان لەگەڵ کراوە کە دەرکەوت ئەم پێم وایە ئاساییە داوای هەڵبژاردنێکی نوێ بکرێتەوە زۆر ئاساییە ئەگەر بەڕاستی ساختەکارێکەش بەم شێوەی نەبوو بەڵام مافی ئەو لایەنانە گەڕایەوە ئەوەی کە پێیان وایە دەنگەکان دەنجی ڕاستەقینیان نیە بە بەڵگە سەلماندیان ئەو کاتێ ئەم پێم وایە ڕەنگە هەڵبژاردن نەکرێتەوە بەڵام کە ماف گەڕایەوە ئەو کاتەی کۆمەڵی دادگەری بێت هەر ینی قوارەیەکی کە بێ دەچێتە قۆناغێکەوە یان دەچێتە قۆناغێکەوە کە ئەو کاتەی زۆر بە ئاسایی لە پەرلەمان دەبێت زۆر بە ئاسایی ڕەنگە گفتوگۆ بکە خەڵک بچێتە لای گفتوگۆ لەگەڵ بکەن بۆ بەشداری حکومەت یا بەشداری نەکردن ئەوە شتێکی ئاساییە بەڵام ئێستا لەم قۆناغەدا ینی کەلکی هیچی نییە بەڕاستی یعنی هیچ بابەتێک ناتوانێت ینی ئێستا گفتوگۆ لەگەڵ بۆ هیچ شتێکی چونکە بەسەراحەت ناکرێ ئێمە ستەمێکی زۆر گەورەمان لێ کرابێ بەڵام ئێمە باز لە شتێکی گچکە بکەین کە ئەم قەزە زۆر گەورەیە وەکو باسم کرد دیسان دێڕێمەوە کاکدانا ئەمە بۆ ئەوەش نییە کە دەنگدەران و هاوڵاتیان بێهوا بێئومێد بکەین لە پرۆسەی سیاسی یا هەڵبژاردن یا بچکە هەڵبژاردنی کە لە پێشە نا ئێمە دەمانەوێ ئێمە دەمانەوێ هەنگاوێک بنین و خاڵێک تۆمار بکەین کە متمانەی زیاتر بۆ هاوڵاتی بۆ دەنگ دەبژێڕینەوە کە بڵێن دەستان خۆش بێ بەڕاستی ئێمە ئینجا پاڵپشتی گەورەترتان دەکەین مادەم ئێوە بەرگیتان لە مافەکانمان کرد لە دەنگەکانتان کرد نەتان هێش دەنگەکان بفەوتێ ئێمە حەقەتەن ئامازمان ئەوەیە چونکە بەڕاستی تا ئێستا ڕێگایشکە نییە بۆ ڕێگایشی باشتر یا کاریگەرتر بۆ گۆڕانکاری بۆ چاکسازی لە وڵاتە شتێکی کە شک نابین ئێمە پەنای بۆبەری بێزگەلەوەی ئێستا کە کراوە ئێوە پێتان وایە یەکێتی و پارتی ئەم دەنگانەی دزی و دەستکاری ئەنجامەکانی کردووە یان کۆمیسیۆن ئەم ئیشەی بۆ یەکێتی و پارتی کڕۆچکەمە دوو بابەتی جیاوازن ئەگەر کۆمیسیۆنیش تاوانبار بکرێت دەبێت دادگای تایبەتمەند لە عێراق ینی ئەسڵەن لێ پێچینەوە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بکات خۆی هەردوو حاڵەتەکەی پێوەنی بەیەکەوە هەیە بەڕاستی ڕاستەوانە و پێچەوانەیە ینی یا دزیان بۆ کرابێ بە ئاگداری ئەوان بوو بە پێخۆشببوون و بە موافقی ئەوان بووە دزیان کرد بێ و بخۆیان خەتابار و تاوانبارەکەن کە کردویانە کە بێگومان کە کردبیان بەبێ کۆمیسیۆن و بەبێ دەستێوەردانی وڵاتان نەبووە وڵاتانیش دزیان بۆ کردبن بەبێ ئاگداری و یا بەبێ هەوڵی ئەوان نەبووە باش باس لە حکومەتەکە بوو کەوتت پێناچێ حکومەت وا بە ئاسانی پێک بێت بەتایبەت لە نێوان دوو هێزی دەسەڵاتداری خاوەن پارە و خاوەن چەک لە هەرێمی کوردستان کە پارتی و یەکێتین کە 39 بە 23 کورسیان هێناوە ئەگەر درێژە بکێشێت وەکو هەموو جارێک باو بووە جاریەوە بۆ ساڵی پێچووە زیاتریشی پێچووە بەڵام ئێمە لە بەردەم هەڵبژاردنێکی دیکەین کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا ئەکرێت هەرێمی کوردستان هەر حکومەتی کاربڕێکەری هەبێت ئەو کاتە دەبێت لایەنەکانی دیکە خەڵکی دیکە ڕێکخراوەکان سیاسیەکان
ئەمان هەڵوێستیان چۆن بێت ئەگەر هەر حکومەت پێک نەهات؟ خۆم پێم وایە کە عادەتی هیم پارتیوەکێتی لە کۆتاییدا هەر ڕێدەکەون بەس دەخایەنێ وەکو باسم کرد کە کۆسپەکان گەورن جارێ وەکو باسم کۆسپەکانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن یعنی کۆسپێکی گەورە دەبێت تێپەڕێن دەبێت چارەسەریکەن وەکو باسم کرد وردەکاریەکەی بۆ کاتی خۆی بۆ سکاڵاکان و بۆ گفتوگاکان دەگەڕێتەوە. کۆسپەکەی تر ئەوەیە کە خۆیان ینی ئەوان کێشەی گەوریان هەیە هەردووچیان، بەڵام دەزانم لە کۆتاییدا هەر ڕێک دەکەون چکە ینی بەڕاستی هەروایان کردوتە بەندە شەڕی ناوخۆ لە دروستکردنی کابینەکانی ڕابردوو لە کۆتاییدا هەر ڕێک کەوتون، بەڵام پێم وایە پێکێنانی کابینە دەگاتە لای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق مەگەر فشاری گەورە هەبێ لەلایەن عێراقەوە لەلایەن نازم کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە کە ناچاریان بکەن هەرچۆنیشی بێ شتێک دروستکەن پێشی وە بنووسێنن ینی نەک شتێکی تۆکمە، بەڵام هەر ڕێکی خەن ئەگەر ئەوە جیاوازە ئەگەر فشارەکان گەورە بن، چونکە ئایا عێراقیش کە ئێستا ویسایەتێکی توندی بەسە هەرێمەوە هەیە هەر ڕۆژەی فشارێ دەکا و ینی پێی لە ملی هەرێم ناوە هەر ڕۆژەی پێی قایمتر دەکا مەرجێکیان بەسەدا فەرز دەکا بەهۆی ئەو حکمڕانی ناتەندروستەوە. ئایا قبول دەکا ینی ساڵێک چکە مانجی دەی ساڵی 2005 ینی کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئایا قبول دەکا ساڵێک ئەم بارودۆخە بەم شێوەیە بێ بەبێ پەرلەمان بێ بە پێ حکومەت بێ حکومەتی کاربڕێکەر بێت کۆمیسیۆن نییە ئەتوو ئەنجومەنی پارێزگار نییە بەبێ ئەو مؤسساتانە ئایا دەکرێت ینی حکمڕانی دەکرێت ئاوە لەو لاشەوە خۆ دەزانی دوو ئیدارەیەکە هەروە زەقتر دەبێتەوە هەروە ینی ئەو کەرێنە بەڕاستی فراوانتر و گەورەتر دەبێت ینی ئایا ئەمە تەندروستە ئایا ئەمە عێراق چۆن مامەڵە دەکات کۆمەڵێک بەڕاستی حقوق و ئیمتیازات هەیە بۆ هەرێمی کوردستان شت هەیە دەکرێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوە ینی لێ مەحروم بوون لێ بێدەنگ بن. بەڕاست ئەم پێم وایە برادەرانی پارتی یەکێتی ئەگەر ئەوانن دیزاینەکان کردووە بە پاڵپشتی وڵاتان و کۆمیسیۆنی عێراق وڵای باشترین ڕێگەوەیە کە بە خۆیان دابێنەوە و دانی پێدابێن و وەزعی چاکەنەوە. ئەگەر وڵاتان بۆیان کردوون حەقەتەن ینی با هاوکارمان بن کاکە بابێن هاوکارمان بابێن ئەمە ئەو خەلە بدۆزینەوە مەسەڵەن وەزعەکەی ڕاستکەینەوە کاتەی ئەم کوسپیانە پێشدا دەچێت بەڕاستی با پەرلەمان و کاتێک کۆ دەبێتەوە و سەرۆکایەتی خۆی هەڵدەبژێری دەست بە کاروباری خۆی دەکات حکومەتیش لەوانەیە بخایانێ بۆ پێکێنانەکەی دەمێت تۆ سەر گفتوگۆکانی لێوان لایەنەکان بۆ پێکێنانی کابینە، بەڵام ئەم کۆسپە بەلای ئێمەوە کۆسپێکی ئێزگار گەورەیە. باش کاک عەبدولسەمەد لە کاتی هەڵمەتی بانگەشەیە باس لە ڕووخانە ئەکرا ینی ڕووخاندنی ئەم دەسەڵاتەی ئێستا هەیە، بەس ئەگەر دیقەتت دابێ هەر لە یەکەم ڕۆژی بانگەشە ئەم گوتارە گۆڕا بووی کە بە ئەم هەرێمە و ئەم دەسەڵاتە چاک بکەینەوە. ئێوە دیقەتیەوەتان داوە کە جۆرێک لە جۆرەکان ئەو گوتارە بەرزەی هەبوو لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە بەرە و ئاستێکی نزمتر هاتووە و قسەکان وایە بەرە و لێک تێگەیشتن بڕۆن؟ خۆی کاکدانە بە تەبیعی ینی شتێکی ئاسایی بانگەشی هەڵبژاردن هێندێک وشەی تێدا بەکاردێەوە هێندێک قسە دەکرێت لە کاتە ئاساییەکاندا ناکرێەوە ینی شتێکی عورفە ینی عورفێکی هەموو دنیا هەڵبژاردننی هەموو دنیاە حەقیقەتێکە بەڕاستیەوە، بەڵام ئێمە وەکو خۆمان ئێمە وەکو کۆمەڵ نەخێر ئەو کاتێک گوتومانە ئێستاش دەیڵێنەوە ئەوەی ئێستا دێڵێن یا پێش بانگەشی هەڵبژاردن گوتمان لە کاتی بانگەشی هەڵبژاردن گوتمان ڕاستە ینی هێندێک پرۆژە و بەرنامە و هێندێک خیتابمان هێنا پێشەوە ڕەنگە جیاواز ببێت لە پێش هەڵبژاردن ڕەنگە جیاوازە لە ئێستا، بەڵام ئێمە بۆ منە دروشمی ئێمە ڕاگرتن بووە ینی ڕایان دەگرین ئێمە ئێشت قەناعەتمان ینی ئەم دەسەڵاتە لە ستەمکردن ڕابگرین، ئەم دەسەڵاتە لە گەندەڵیکردن ڕابگرین، ئەم دەسەڵاتە لە قۆڕەکاری ڕابگرین، ئەم دەسەڵاتە لە بەڕاستی دزینی سامان و سەرەتی ئەمڵاتە ڕابگرین کاکە یخومە پشیمانی لێ بەڕاستی هەر دێڵێنەوە، بەڵام بەداخەوە بەڵێ ئەنی هەبووە دروستمی زۆر گەورەی گوتووە قسەی زۆر گەورەی کردووە ئێستا یان بۆی ناچێتە سەر یا هەر بۆ ئەو کاتەی بۆ جوڵاندنی عاتیفەی خەڵک بووە بەڕاستی ئێمە ئەو کاتژەمە قسەی خۆمان کردیانی حەقەتەن ئێمە گوتمانە کاکە وا باشە عەقڵی خەڵک بدوێنرێ، وا باشە ناخی خەڵک بەهەژێنرێ، وا باشە خەڵک با کاکە پرۆژەی پێبێ قسەی سەرزادە و بازار جیایە کاچی خوم ئێمە بەڕاستی قەناعەتمان وایە بۆ ئێستاش قەناعەتمان وایە
ئێمە ینی قسەی ئەو کاتمان و قسەی ئێستامان و ئیسبینەوە پێرێشمان هەر یە قسە بووە حەقەتەن ئێمە بڵێ ئێمە نەماگوتی ئەم واقعە بڕوخێنین ئێمە لەگەڵ ئەوەی کە ئێمە حکومەتمان هەبێ باشترین پەرلەمانمان هەبێ چۆ بەڕاستی ئێمە بەدوای ئەوەیدا دەگەڕێین ینی خۆخزگە ئێستا ئێمە پەرلەمان بەدەست ئێمە بووایە زۆری نەبانیا ئەو کاتی بزانین داخمە چیمان دەکرد بۆ خەڵک کاکە با حکومەت ئێمە پێکمان هێنا بزانین داخمە چیمان دەکرد بۆ خەڵک دەکرد ناوەڵ ئێمە دەمانەوێت حکومەت هەبێ پەرلەمان هەبێ مؤسسات هەبێ و دامەزراوە هەبێ و لە خزمەتی خەڵک بێ و بەڕاستی حکومەت بێ بەڕاستی دامەزراوەی پەرلەمان بێ بەڕاستی ئەنجومەنی پارێزگا بێ بەڕاستی دادگا بێ بەس کاکە ئێمە ئەوانە بەڕاستی بە ئی حزبی دەزانین باش يعني حكومتي حزب برلماني حزب بوا كاك انجمني بارزغا كل حزب بكاري هنا دادغا اساسي دغدا ببشي زوري حزب بكاري ديني اراسي دكا برياري بيدر دكا اما دماني انا براسي بو خلق غرتوا قلت ما كاك الودس بيدكين كبرلمان بيت برلماني خلق اما بمعنى او دامزا بيت يخلق حكومتي دين تسرخد بكابي يخلق زين شلون كاك دانا والله اما وكات يقسم ما كلش ديرينوا اجر برلمان ئەوا زۆری نەک نەبوو بە مانای ینی یەک حزب یا حتا ئەو دوو حزبەش ینی بۆ مانای کە لە حەق و نەحەق بەیەکۆ بن کاکە سبەینێکە وەزیرێک خزمەت ناکە بە پێی یاسا بەرکارەکانی وزارەتی خۆ کار ناکە ئێمە پەرلەمانە 4000 بانجی کە تەبەن جاری سێم یا جاری دووەم متمانە لێوە بگرێتەوە تەبەن وەزیرێکت لابدە وەزیرێکی دابنێک کاکە حکومەت دەبێتە حکومەتی خەڵک ئەو کاتی سەرۆک وەزیر ناتوانێت بە ئارەزوی خۆی بیکە ئەو کاتی جێگیر سەرۆک وەزیر ناتوانێت بە ئارەزوی خۆی بیکە پارە خەرجکە بە ئارەزوی خۆی خەڵک بگرێ بە ئارەزوی خەڵک ناڕحەتکە ینی موسەی خەڵک ببڕێ کاچکم وەزیر ناتوانێت مەسەڵەن مخالفەی کارنامە و ئەو خزمەتگوزاری ئاساوی یاسانە بکە کە پێویستە بۆ خەڵکی بیکە ناتوانێت نیکە بڕواکە ینی لە قوناغەکانی ڕابردوو کە مەش وەزارەتمان هەبوو وەزیر هەبوو گوتی کاکە بانجی پەرلەمان دەکەن لاقم دەلەرزێ ترساوە ینی بەس کە دوایی دەرکەوت کە نەخێر ئەو حیزبە ئەو زۆرینەی کە هەیە لە پەرلەمان بەرگری لێ دەکا گوتی هەرموو پەرلەمان گوێ مەدێ ینی با چیان پێ ناکرێت ڕاستەکە زۆری نەن ینی چی دەکەی بەس ئێستا ئەم قەناعەتم ئەم جارێ وا نابێ ئەم جارەی ینی ئەندازەیە گۆڕانکاری بە خۆزگا ینی خەڵک دەنجی باشتی بە معارزدا بە گۆڕانکاریەکە گەورەتر بووایە باشە من دوو دەقەم ماوە دوو پرسیاری گرنگی شماوە هیوادارم بتوانین لەم دوو دەقەیە کۆتایی پێبێنین وەڵا ئەو باس لە ڕاگرتن کرد ئێستا ئیشێکی کەش بەڕاستی بۆ ئێوە زیاد بووە کە ینی دیسانەوە ئەبێ ئەم دەسەڵاتە لە تەزویر و دەنگدزینیش ڕابگرن باز لە دەستورە کرێ کاک عەبدولستار تەسەورەکەن لەم خولایە بەم پێگاتەی ئێستەوە بتوانرێت دەستور لە پەرلەمان دەستورێکی هەمیشەی بۆ هەرێمی کوردستان لە پەرلەمان دەربچێنێت لە یەک دەقەیە ئەمەم وەڵام بەرز کە پرسیاری کەشم ماوە سپاس دەکەم وڵا بە یەک دەقە کەمتریش وڵای بەند و بالۆرەی دەستور هەموو هەڵبژاردنێ دێنرێت پێشەوە وەکو بەڕاستی ینی ئاداتێکی بانگەشەی هەڵبژاردن ینی بەکارهێنراوە و دەنا ئەم پێم وانە ئەوانە هیچیان مەبەستیان بێ کە هەرێمی کوردستان دەستوری هەبێ زۆر باشە سواس دەکەم کەەوە بە کورتی وەڵام دامەوە بەڵام با دوا پرسیارکەم هەرچەنە دوسێ جار ئاماژەت پێکرد بەڵام بەڕاستی گرنگە کاک عەبدولستار ینی جەنابیش تو ئێمەش لە ناو خەڵکین ئەزانین ئەگەر تۆ جارێک دوو جار لە هەولێرەوە ئامانەتیەک بێ بە من بۆ سلێمانی بیگەێنم وەکو پێویست نەیگەێنم جارێکی تر ئامانەتیم پێ نادەیت ینی ئەم دەنگەش هەر وایە ئەگەر جارێ دوو جار سێ جار دزرا و نەتوانرا ینی هەڵوێستی جدی لەسەر وەربگیرە و نەهێنرێتەوە ینی تر خەڵک لەوە چێ مەویز ببێ من ئەمێ زۆر ئەم ینی پرسیارە زۆر لام جددیە ینی ئەم لایەنانە چی ئەکەن بۆ هەڵبژاردنێک کە یەک ساڵی کەمان لە بەردەمامەوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو کاتە چۆن خەڵک بێتەوە سەر سندوقی دەنگدان و متمانەی هەبێ کە دەنگەکەی دیسانەوە نەدەزرێتەوە ئێمە هەموو لایەک دڵنیا دەکەین و ئەوە بە دوای دەنگەکانیانەوەی و ئەو ئەمانەتی دەنگمان پاراسومە لە قوناغەکانی ڕابردوو کاکدانا بەوەکە لە پەرلەمان بوو بین هەموو خەڵک دەزانێت بەڕاستی کە ئەگەر دزیشمان لێکرابی لە دەنگەکانمان ئێمە دڵکی بن پێمان دەری ناون لە پەرلەمان هەموو خەڵک دەزانێت وەگەر ئێمە مەسەڵەن لە حکومەت بوو بین لە ئەنجومەنی پارێزگاکان بوو بین لە حکومەتی خۆزیایی بوو بین ئێمە بەڕاستی بە شێوەیەکە خزمەتی خەڵکمان کردووە دوو بەقەدەر ئەوەندەی کە بڵێن خەڵک نەک منەت بیانی دوو بەقەدەر ئەوەندەی خەڵک کە متمانە بێ ئێمە داوە خزمەتیان کراوە یاک لە پەرلەمان بین هەڵوێستمان بووە بۆیە ئێمە هەموو لا دڵنیا دەکەینەوە خەمیان نەبێ بەخوا بە یەک کورسیش بین ئێمە هەڵوێستی خۆمانمان دەبێ و دیفاع لە خەڵکەکەی دەکەین و بێ هەڵوێست نابین و هەموو کەسی دەزانێت ئەوە ئێمە فەرمو و کاسۆلان عومەرمانەی لە بەغدا لەنێو ئەو هەموو پەرلەمانتاری تاکەیەک پەرلەمانتاری کۆمەڵە بە شایەدی هەموو خەڵک ئەم پێم وایە
سەرکەوتوترین پەرلەمانتار بووە و لە هەمویان زیاتر توانیوێتی ئەرچی پەرلەمانتاری خۆی جێبەجێ بکە و بەرگری لە مافەکانی خەڵک بکە. ئەوە بەرگەمان و ئەمە 1 بین 3 بین 5 بین 10 بین بەقەدەر ئەوەندەی کە هاین 2 بەقەدەر ئەوەندە 3 بەقەدەر ئەوەندەی کە هاین ئینشاءڵڵا بەرگری لە مافەکانی خەڵک دەکەین و خزمەتی خەڵک و دەنگدەرانمان بەتایبەتی و خەڵک و هاوڵاتیش بەگشتی دەکەین ئینشاءڵڵا. بەڕێز عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری سوپاس بووی کە لە سۆدەکانمان لە هەولێرەوە لەگەڵمان بوویت. خۆشەویستان سوپاس بووی کە ئێوەشتان ساتە بینەرمان بوون. سوپاس بۆ هاوکارانم تاڵکەیەکی نوێ لە پرۆگرامی ئەمڕۆ هەموو لایەک بەخوای گەورە ئەسپەرین خواتان